خۆپیشاندانەکان لە ئێران بەردەوامن و ڕوانینی نوێ دێتە ئاراوە. لە پەرستگایەکی ئورشەلیم مۆرێکی لولەیی دەدۆزرێتەوە کە بەڵگەیە بۆ زانیاریەکانی ناوتەورات. یاسادانەران دەگەڕێنەوە واشنگتن و دوامەوڵەتی ڕێککەوتن لەسەر پرسە گرنگەکان نزیک دەبێتەوە. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەکە ڕۆژێن سێشەم وەینیە ژە دەنگی ئەمریکا لە واشنگتن بەسڵاو و ڕێزین گەرم. ڕۆژە شەشەی خۆپیشاندانان لە ئیرانی تیکردن لە دژی گەندەلیا حکومەتی و نەڕێکیە سیستەمی ئابووری تەوی بڕینە ئەنتەرنێتی ژ چەندین میدیایان جڤاکی لێ مەزنەکار بەدەستین حکومەتی دەبێژن ئەو پشتەوانیا ئازادیە بیر و باوەران دکن وان هوشداریژی دایە ژ تێکدانە دەستگاهین حکومەتی لە گۆرە راپۆرتان هەتانەها 21 کەس هاتنە کوشتنە جوانە دووشەمبێ. سەرۆکی ئیرانی دەبێژە دەستین بیانی دناف خۆپیشاندانان دەنا. سەدان خۆپیشاندەر دەستگیر کراون لە وەتای لە هەفتەی ڕابردووە خۆپیشاندانەکان لە ئێران دەستیان پێ کردووە. بەڕای من ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویان داوە لە ڕووکاردا وەک هەرەشەوە هایە، بەڵام پێویستە بیکەینە دەرفەتێک، پێویستە بزانین کێشەکە چییە. ناتوانین بڵین هەر کەسێک هاتە سەر شەقامەکان فەرمانی لە وڵاتێکی ترەوە وەرگرتووە کە لەوانەشە تیایدا هەبن. کێشەی خەڵک هەر تەنها پارە و نان و ئاو نییە، بەڵێ یەکێک لە کێشەکان ئابووریە، بەڵام یەکێکیش لە داواکان ڕەخساندنی ژینگەیەکی ئازادانەترە. سەرۆکی ئێران، ئەمریکا و ئیسرائیل و عەرەبستانی سعودیەشی گونابار کردووە بەوەی هەندەری ئاژاوەن لە ئێراندا. دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە نوێترین تویتیدا لەسەر ڕۆژی ئێران جەخت دەکاتەوە لەوەی ئێستا کاتی گۆڕانکاریە لە ئێراندا. سەرۆکوەزیری ئیسرائیلیش دەڵێ ئەو جۆرە گونابارکردانە مایی پێکەنینن. ئێرانی ئازاکان ڕژەونەتە سەر شەقامەکان، هەوڵ بۆ ئازادی و دادوەری دەدەن، هەوڵ بۆ ئازادیە بنچینەکان دەدەن، ئەوەی دەیان ساڵە لێیان زەوت کراوە. ڕژێمی دڵڕقی ئێران دەیان ملیارد دۆلاری خەرج کردووە بۆ بڵاوکردنەوەی ڕق و کینە. لەگەڵ داوای خۆپیشاندەران بۆ باشترکردنی باری ژیانیان وەلێ دەسەڵاتی دادوەری ئێران داوای سزای بەهێز دەکات دژی خۆپیشاندەران. کەسانی کە دەست میزنن ئەوانەی کاری تێکدرانە دەکەن و ئاژاوە دەگەڕن و پشەوی دەنێنەوە و مڵک و ماڵی گشتی و تایبەت دەستێنن، پێویستە بەتوندی سەر و سەودایان لەگەڵدا بکرێت. ڕای گشتی لە ئێران ناڕازیە لەو هەموو وەک دەڵێن نادادیەی لە وڵاتەکەیاندا هەیە و لەو بڕواایشدان هەر هەمووی کاری بە بەرنامەیە. من که الان دارم تو این جامعه کار میکنم، من کار دەکەم، بەڵام لەم کۆمەڵگایەدا هەمیشە نیگەرانم لەوەی لەوانەیە سبەی دەربکرێم، یانی هەمیشە نیگەرانم لەبارەی ئیش و خێزان و پارێزراوی خێزانەکەمەوە و ئەمەش کێشەیەکی سەرەکیە. کێشوەرم ڕاستی وڵاتەکەمان وەک زێڕە، هەرچیەکت بەبیردادێت لە ئێراندا هەیە، بەڵام ئێمە هیچ سوودێکمان لەو هەموو شتەی لە وڵاتەکەماندا هەیە نەبینیوە. خەڵک لە ئێران خۆی بەبێ ڕێبەرایەتێکی دیاریکرا و ڕژاونەتە سەر شەقامەکان و داوای مافەکانیان دەکەن. شیکەرەوە ئەماژە بە شیانێکی زۆر دەکەن کە ڕێبەرایەتێکی نوێ بێتە ئاراوە. خۆپیشاندانەکان خۆڕسکانە بوون و پلە بە پلە پێویستی بە ڕێبەرایەتی و دەرکەوتنی ڕێبەرایەتی هەیە لەناو خۆپیشاندەراندا و ئەرکی ئۆپۆزیسیۆنەکانیش گەیاندنی دەنگی خۆپیشاندەرانە بە وڵاتانی دەرەوە تا هەڵوێستی دیاریکراویان هەبێت بەرامبەرگەری ئێران. هەروەها شیکەرەوە لەو بڕوایەدان دەشێت ئەم خۆپیشاندانانەی ئێستا ببنە دەرفەتێک بۆ دروستبوونی ڕیفۆرمخوازی ڕاستەقینە لەناو پەرلەمانی ئێراندا. ریفۆرمستەکانی ئەمڕۆی ئێران تەنها بەناو ریفۆرم خوازن و هیچ شتێکیان بەو ئاراستەیەدا نەکردووە و هەر بۆیەشە ئەمڕۆ خەڵک لەسەر شەقامەکان دەبینی، خەڵک هەز دەکەن چاواشە کراون، نەک هەر تەنها لەلایەن ڕۆحانیەوە بەڵکو لەلایەن ئەوەی پێشی دەگوترێت بەرەی ریفۆرمەوە، ئەوە تا خەڵک پێیان دەڵێت بەس یانی بەس. خۆپیشاندانەکانی ئێران وەک چاودێر دەڵێن بەرەنجامی لە پەراوێزنانی خەڵکی ئێران و فەرامۆشکردنی داواکانیانە هەر بۆیەشە خەڵک دەنگی خۆیان هەڵبڕیوە و داوای مەرگ بۆ ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەکەن. هەر سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران ئێستا ئارش ساڵح نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە واشنگتنەوە لەگەڵماندایە. کاگارش سپاس بۆ هاتنت بۆ ئێرە. لە راپۆرتەکەدا بیستمان کاگارش کە خۆپیشاندەران لە ئێران داوای ڕوخانی ڕێبەری باڵای ئێران دەکەن. جا پێت وایە ئەم خۆپیشاندانانی ئێران لە ئێستادا بتوانێت وەکو شۆڕشێکی لێبێت بۆ ڕوخانی ئەو ڕژێمە؟
دیارە ئەو باسی کە دەکرێت ئەو دروشمانی کە دەکرێت نەتەنیا باسی لە دژی ڕێبەری ئێرانە بەڵکو بە گشتی بە تەواوەتی لە دژی پێکهاتەی کۆماری ئیسلامیەوە خەڵکی ئێران ئەمڕۆ بە گشتی داواکاریانەوەیە کە کۆماری ئیسلامی بڕوخێت و ڕژێمێکی نوێ بێتە ئاراوە لە ئێراندا. ئەوەی کە ئایا ئەمە دەتوانێت تا چه ئاستێک ببێت بە شۆڕشێک پەیوەندی زۆر فاکتەرەوە هەیە و پەیوەندی بەوە هەیە کە چۆن ئەو ڕووداوانە دەکرێنەوە بەرەو پێش دەچن. پێم وایە پۆتانسیلی ئەوەی تایە، بەڵام حاکمیت خەریکە زۆر دەسەڵات خەریکە زۆر بە ژیرانە ڕێگە دەگرێت بەوەی کە لە ڕاستی دامە ببێ بە شۆڕش. هەندێک لە زیاتر لە هەر شتێک لەم پەر لە بەرامبەرمەیە ئیسلاح تەڵەبەکان لە هەموو ئێراندا کە دەیانەوەی پێش بە ڕوخانی کۆماری ئیسلامی بگرن. بەڵێ کاگاری ژۆک و بینیمان دروشمی خۆپیشاندەکان ینی دیارە لە دروشمەکاندا زۆر هێرش دەکرێتە سەر ڕژێم و هەروەها ڕێبەری باڵای ئێران و هەروەها داوای ڕوخانیانەکەن و بینیشمان کە سەرۆکی ئێران ڕۆحانی وەکو بە جۆرێک پشتیوانی لە خۆپیشاندەرانەکات یاخود دەڵێ مافی خۆیانە ناڕزایی دەربن. تۆ پێت وایە دەسەڵاتدارانی ئێران بەڕاستی لە دروشمەکان گەیشتون؟ نا من پێم وایە زانکی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە ڕۆحانی ڕۆڵێکی بووە. ڕۆڵەکەشی ئەوەیە کە لە قسەدا وەکو ئۆپۆزیسیۆن قسە دەکات، بەڵام لە کردەوەدا لە هەموو سەرۆک کۆمارەکان زیاتر نزیک بە بەرژەوەندیەکانی خامنەی و دەسەڵات دەجوڵێتەوە. بۆ وێنە لە قسەدا دەڵێت سپا دەوڵەتێکە کە چەکیشی بەدەستەوەی ڕخنە لە سپا دەگرێت، بەڵام لە کردەوەدا کە دەبینی ئەو ڕێژەیە کە ئەو بودجە بۆ سپادادنێت لە پێشوودا لە هیچ کام لە سەرۆک کۆمارەکان داوا نەبووە. بۆیە ڕۆحانی لە ڕاستیدا وەکو دابشکردنی ڕۆڵێکی هەیە لە کۆماری ئیسلامیدا کە بەو شێوازە بە جۆرێک بچێتە پێشەوە کە هەم پێگە کۆمەڵایەتیەکەی کە پێشتر دەنگیان پێداوە ڕازی بێت کە تەبەقەیەکی متوەستی باکووری شاری تاران و زۆر دەوڵەمەندەکانی ئیسفەهان و ئەو شوێنان کە ئێستا دەبینی لەسەر تویتر و لە هەموو شوێنێک لە دژی ئەو ڕێپێوانانە هەستاونەتەوە. دەیەوێ ئەوانە ڕازی بێن، ئەوە ڕۆڵەکەشی ئاوا دەباتە پێشەوەکە جۆرێک قسە دەکات کە زۆر موزیانە لە بەرامبەر خەڵکدا بەو شێوەیە قسە دەکات، بەڵام لە کردەوەدا شتێکی تر دەکات. کاگەرش هەتاکو ئێستا وەکو دەگوترێت خۆپیشاندانەکان خۆڕسکین، جا پێت وایە ئەگەر لایەنێک دەسەڵاتی ئەم خۆپیشاندانانە بگرێتە ئەستۆ کێ ئەبێت کە ڕێبەرایەتیان بکات؟ من پێم وایە کە لەم کات و ساتێدا هیچ ڕێبەریەک ناتوانین دابنین بۆ ئەو خۆپیشاندانە و پێشم وانیە کە مەشتێکی باش بێت کە بگەڕین بە دوای ڕێبەریدا. ئەمانە بزاوی کۆمەڵایەتی نوێن، زۆر ڕێبەری لە ناویانە ڕۆڵێکیاوە ناگێڕێت. ئەمانە زیاتر لە ڕێبەری ڕێکخستن لە ناویاندا گرنگە کە ڕێکخستنیش خەڵکەکە خۆیان خەریکن ڕێکخستن دەکەن، خەڵکەکە خۆیان خەریکن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خۆیان ڕێک دەخن و بەو شێوە دەچنە پێشەوە. هەنگاوی یەکەمی دوای ئەم خۆپیشاندانە ڕوخانی کۆماری ئیسلامیە، دوای ڕۆخانی کۆماری ئیسلامی قۆناغێکی نوێیە کە ئەو کاتەش ئیتر ئەحزابی جیاواز گروپە جیاوازەکان لایەنە جیاوازەکان دەبێ بێن لە مەیدان و ئەو کاتە بتواننەوان شتەکە بەرەو پێش ببن. کاگەرش باز لە قۆناغێکی نوێەکەی ئەگەر قۆناغێکی نوێ لە ئێراندا هاتە ئاراوە حیزبە کوردیەکان تا چەنێ ئامادەن بۆ ئەوە؟ حیزبە کوردیەکان تا ڕادیەکی بەرچاو ئامادەن، بەتایبەت لە چەند ساڵیدا ڕابردوودا هەوڵی زۆریان داوە کە بتوانن بێنە پێشەوە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئێمە پێویستیمان بە هەوڵی زۆرترە. ئێمە پێویستیمان بەوەیە کە ڕوانگەمان بەنسبەت کۆمەلگا بگۆڕین. ئێمە پێویستیمان بەوەیە کە ڕوانگەمان بەنسبەتە شتانی کە لە ئێستادا دەچنە پێشەوە بگۆڕین. سەرەتا تەحلیلێکی دروستمان هەبێت لە باردۆخی ئەمڕۆی کۆمەلگا، تەحلیلێکی دروستمان هەبێت لە چین و توێژەکانی جیاواز لە ناو کۆمەلگا و ئەو کاتە استراتیژیەک دابنین کە لەگەڵ ئەو تەحلیلەمان بێتەوە، لەگەڵ ئەو لێکدانەوەمان بێتەوە. بۆیە پێویستیمان بەوە هەیە کە زۆر گۆڕانکاری بێنینە ئاراوە. باشە کۆدەنگیەک هەیە بۆ ئەم گۆڕانکاریە؟ بڵێ بەتایبەت لەناو من ناتوانم لە نوێنەرایەتی حیزبەکانی ترەوە قسە بکەم. لەناو بەدنەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئێمڕۆ لە هەر کاتێک زیاتر کۆدەنگی هەیە بە نسبەت گۆڕانکاری لەناو حیزبی دموکراتدا. بەڵێ کاگەریش زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە، بەخێربێ بۆ دەنگی ئەمریکا. پاش 2 هەفتەی پشودان لەم هەفتەیەدا یاسادانەران گەڕانەوە بۆ واشنگتن دەست دەکەنەوە با کارەکانیان هاوکات دەنگدان لەسەر پرسە گرنگەکان نزیک دەبێتەوە. کۆماریên pêşengiya Kongresî dikin li dawiya 2017 çaksaziyên Serok Trump yên derbarê bacê biryar dan. Em ê Amerîka carekî din mezin bike.
هەواف نەبیهستیە نەوسە. نها دەستپێکا 2018 ساڵێک هەلبژارتنەیە بۆ کۆنگرێسی حتا نزدەی چلەیە پاشین دەمێ هەری داویەیە divê piştevaniya hikûmetê ya bi pereyan bihê dirêjkirin da ku ji girtina pişkî rizgar bibe. ئەم دی ئامادەینە پێک vekar بکەین داکۆ چی گیرۆبوون دا خزمەتکارên jiyanê çê nebin. Sala borî şerj bû çaksaziyên bacê bandûr li pirsên giring kirbû ku bihên mandlakirin. Heta alîgirên her du partiyan ev yek weke malwêranî dinirxand. Ez bêjim bê umêd bûme ji ber ku dawiya salê ye û em ê vê derê bi cih bêlîn bê ku biryara pirsên giring bidin yên ku ez dizanim xelek li Florida, Texas, Porto Rico û qurbaniyên agirên mezin li Rojava pêwîstî pê heye. Zêdebarî vê sê meh li ber kongresê hene ku çareseriyekê bû bi sedan hezar koçberên neyasayî bibînin yên ku di jiyê zarokiyê de hatine Amerîka. Serok Trump dosya wan koçberan daya kongresî divê heta adarê kongres çareseriyekê bibîne. نەزەڵالی تشکی پڕ زۆرە ئەو کەسن کو ji aliyê hikûmeta me ve hatine agehdarkirin ku ew dikarin bimînin ew hatine tomarkirin navên wan di qeydên hikûmetê de hene niha her roj bi rojê zêdetir e ew mafên xwe winda dikin. Her wiha pirsên giring li cîhanê bala Washingtonê dikişîne. Bi dîtina min bi rastî li gel Korya Bakur em nêzîkî şerekî navokî bûne. Li wê herêmê ku çi caran wiha nebûye û ez di derbarê vê xalê de çi delîvên çareseriyeka dîplomasî nabînim. Wekû herdem destpêka salan û pêwîstî hevkariya her du partiyan û civakbaşiyê li Washington heye. Ez hevkarên xwe hişyar dikim em hemû dest ji vê siyaseta hişk berdin. Welat li benda me ye. Êviya min heye ku em hemû dikarin dest ji axaftinê vala berdin û bi pîvan biaxivin. Dibe bi zehmet bîtin axiftinên bi pîvan jî bikarin çareseriyekê bû nîv têrma helbijartinên mijdarê bibîne ku dêseyeka kursiyên Senatê û hemû nûênerên civakê bigiştî bihên biryar dan. Li bajarê Keraçiyê Pakistanê îro nerazîbûn hatin kirin ji bo şermezarkirina Serokê Amerîkî Donald Trump ku di twîtekê de gotiya Pakistan derewîn û fêlbaz e. Serok Trump gotibû Amerîka di 15 salên borî de bi nezanîn 33 milyar dolar dana Pakistanê bi tinê li beramberî fêl û derewan. Xwepêşanderan dirûştimilê dijî Amerîka hildan û agir berdan alayên Amerîkî û wêneyên Trump jî. Encûmenê Dîfaê Pakistan komala çendîn partên oliya bangî vê xwepêşandanê kiribû. Li heman dem hikûmetê Gazî Balyozê Amerîkî li İslamabadê kir ji bo şirovekirinan. Sibehî jî meznaya rêberên sivîl û leşkerîn Pakistanê dê bicivin ji bo danûstandinan li ser têkçûna peywendiyên wan digel Amerîka. پاش چەند ساڵی شەڕ و ناکۆکی ئاوەدانکردنەوەی شاری حومسی سووریا لە مەیدانێکی ناوەندی شارەکە دەستی پێکرد. بڕیارە ئەم شوێنە بکرێتە باخچەیەک بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. شاری حومس بەهۆی زیانێکی زۆر بەهۆی شەڕی سەختەوە زیانێکی زۆری تێدا بینرا بەڵام لە ئێستادا خەڵکی دەگەڕێنەوە شارەکە بۆ مودنیانانەوەی ئەم شوێنەش بۆیە دەستنیشان کراوە کە ئەمە شوێنێکە بۆ کۆبوونەوەی خەڵکی لەوێ. û zanayên şûnewaran li İsraîlê morek berî vedîtine dîrokayê vedigerta 2700 salan û dibêjin ew hebûna fermandarên ku li Tewratê de behsê wan hatiye yên Orşelîmê piştraz dike. Ew parçeya piçûk ya ji berî dêvekolîna meydana dîwarê Rojava de hatiye dîtin neqş li serin û nîşana bi nîşanên Hebro ku dixwîne ew ya fermandarê bajara. Taybetmendên şînewaran yên İsraîlê dibêjin ew parça piçûk mora berî ya renga rêberên li dûhevên Orşelîmê radestî hevkirine. Lê ji dîroknasan re ev vedîtina ji heykelê yekê Orşelîmê nîşaneka ku bajarî berî
2700 ساڵان فەرماندار هەبوو. بەحسێ فەرمانداری ئۆرشەلیمێ د بایبل تەوراتێ داهاتیە لێ چ بەلگەیەن دیرۆکی ji bo hebûna vî postî nebûn. Ev careyeke me dibin peristgeha sed sala heftanberî Zayînê de em moreka fermandarê Orşelîmê dibînin. Li ser vê mora wek parçek diraviya piçûk dû mêr hevberî yek rawestayne bi tişta girovergirtine bi şêweyê heyvê ye. Em dizanin ku heyv di kulturên derdûrê de dihat peristin. Îca fermandarê bajêr şaredarê Orşelîmê 100 mîtran nêzîkî peristgeha pîroz çi dike, di sedsalîya heftanberî Zayînê û çima heyv diperist, hêşta me bersivek rohin nîne ka heyv çi wateyê dide. Ev parça dîrokî par hat vedîtin li demê şarezayên şînewaran berê xwe de axa rexê bajarê kevnê Orşelîmê. Eger çî navê Orşelîmê li ser vê morê nîne, lê şareza dibêjin vedîtina wê li vî cihî nîşana hindê ye ku ew ya fermandarê bajara. Her wesa ew nîşaneke ku ev bajar navendê dewleta cihûyan bû berî 3000 salan. The governor of the city is reminded several times in the Bible. Di Tewratê de çend caran navê fermandarên bajaran hatiye, du caran navê fermandarê Orşelîmê hatiye, lê qet şînewarên wan nehatîne dîtin. Ev vedîtine gelek giring e. Vedîtina vê parçeya şînewaran hat eşkerekirin li demê girjî sebaret Orşelîm Qudsê nû dibite ve ji ber ragihandina serokê Emerîkî Donald Trump ku pênasîn bi Orşelîmê kiriye weka paytextê İsraîlê. Paşa roja vî bajarî naverokê şerrê Filistînî û İsraîliyan e. Filistînî dibêjin rojhelata bajar paytextê wan yê paşa rojê ye. نەریتی ساڵانەی دوورگەی کۆنی بە ناوی ورچی بەستەڵەکی باکوور هەروەکو خۆی لە دەستپێکی ساڵی نوێدا بەڕێوەچوو سەرەڕای سەرمایەکی زۆر و دابەزینی پلەی گەرمە. سەدان کەس لە ڕۆژی ساڵی نوێدا لە کەنار ئۆقیانوسی ئەتلەسی خۆیان دەدایە بەر شەپۆلەکان و سەدان کەسی تریش لەوێ تەماشایان دەکردن و خۆشحاڵیان لەگەڵیاندا دەردەبڕی لە کاتێکدا کە پلەی گەرمە 17 بوو بە پێوانەی فەرنهای ئەم نەریتە لە ساڵی 1930 دەستی پێکردووە و وەکو ڕێوڕسمێکی پارەکۆکردنەوە بۆ ڕێکخراوە خێرخوازەکان بەڕێوە دەچێت. 2017 ساڵە وێرانی و کەرستێن خوارستی ژی بوو. ئاگرن بەرفرە لە ئەمریکا، ڤولکانین ئاگری لە ئیندونیسیا، عەردخوشین لە چەندین وڵاتان و باڕۆڤە و تۆفان لە چەند وڵاتین دیین سەرانسەری جیهانێ. ڤان ڕوویدانên خوارستی مال وێرانکردن و مرۆڤ ژی کوشتن. ڕەنگە هەسارەی زەویمان لە ئاسمانەوە هێمن دیار بێت، بەڵام لەسەر زەوی کارەساتە سروشتەکان توانای مەزنی سروشتمان وە بیردێنێتەوە. لە ساڵی 2017دا سێ زریانی جۆری پلەسێ دای لە ناوچەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. زریانەکان زیانی بە بەهای سەدان میلیارد دۆلار گەیاند و هەندێ ناوچەش هێشتا هەروێرانن. سێ مانگ لەمەوبەر زریانی ماریا دای لە ناوچەی پۆرتەریکۆی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و گوڕی باکەی گەیشتە 250 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا. لە ناوەڕاستی مانگی دیسەمبەری ساڵی ڕابردوودا بەشی ئەندازیاری خۆجی ڕایگەیاند نیوەی کۆی ئەو 3.3 میلیۆن هاوڵاتی ئەو دوورگەیە هێشتا بێکارەبان. ئەگەر پێویست بکات شەوانە بچم بۆ ژووری خەوتنی کچەکانم یان بۆ توالێت بەهۆی نەبوونی کارەباوە وەک نابینا بە دەوری خۆمدا دەست دەجێڕم. دانیشتوانی پۆرتەریکۆ بە زەحمەت دەستیان بە خزمەت گوزاریە بنەڕەتیەکاندا وەک ئاویان دەرمان ڕادەگات. تیمەکانی ئەندازیاری مەزەندە دەکەن چاکردنەوەی کارەبا بۆ هەموو هاوڵاتیانەکەی ڕەنگە هەتا مانگی مایسی 2010دا بخایێنێت. هەموو ئەم شوێنانەی وا دەبینیت خانوبەرە بوون و هەموو جۆرە باڵەخانەیەکمان هەبوون. وانەوتنەوە لەم خوێندنگەیە بۆ منداڵانی بێبەش ڕاگیراون و گەڕانیش بەردەوامە. ژمارەی خوێندکارانی ئەم خوێندنگەیە بۆتە 2 هێند هاوشێوەی کڵێسەیەک لە ڕۆژانی یەکشەمەدا کە بە سەدان لە خوداپەرستان ڕویان تێدەکرد، بەڵام لە ئێستادا بۆتە تەنها 30 کەس. قەشەی کلیسەکە داوان لە خەڵکان دەکات ئارام بن و یەکتریان خۆش بێت و بێئومێد نەبن. دەشلێت چونکە ژمارەیەکمان هێشتا زیندوین، ئەمەش واتای ئەوەیە هیوامان هێشتا هەرماوە. لەگەڵ ئەوەی زۆرێک لە خەڵکان بێسەر و شوێنن، بەڵام تیمەکانی گەڕان بۆ ڕزگارکردنی خەڵکان هەموو ڕێگەیەک دەگرنە بەر.
تەقینەوەی گڕکانەکان لە ئەندەنووسیا لە دوورگەی بالی لە مانگی 11دا و لە سومەترا لە مانگی دیسەمبەردا بە دەیان هەزار هاوڵاتی ناچار کرد ماڵ و حاڵی خۆیان بەجێ بهێڵن و بۆ ماوەیەکیش گەشتە ئاسمانیەکان ڕایگیران. لاڤای گرکانەکە بە ئاراستەی باشوور و باشووری ڕۆژهەڵات دەڕوات و گرکانەکە خۆڵەمێشی بە بەرزایی 4.6 کیلۆمەتر گەیاندە ئاسمان. لە مانگی ڕابردوودا لە فیلیپین باوبارانی تێمبین کوژرانی بەلایکەم 120 کەسی لێکەوتەوە پتر لە 60 کەسیش بێسەروشوێن بوون. ساڵی پار 6 ئاگری گەورە لە شتانی کالیفۆرنیای ئەمریکا کەوتەوە بە هەزاران لە ئەندامانی تیمەکانی ئاگر کوژێنەرەوە هەوڵی کوژانەوەی ئەو ئاگرانەیان دەدا ئەوەی سووتانی پتر لە 2 ملیۆن هەکتار دارستان و زەوی لێکەوتەوە هەروەها مەرجی پتر لە 40 کەسیش و بوونەمایی سووتانی پتر لە 9000 خانوبەرە لە یەکەم هەفتەی زستاندا 165 سانتیمەتر بەفر شاری ئێری ستانی پەنسیلڤینیای داپۆشی. دۆزینەوەی شێرپەنجەی مەمک لە سەرەتاوە دەبێتە هۆی ڕزگاربوونی ژیانی کەسەکە. ئەم جۆرە شێرپەنجەیە بەربڵاوترین شێرپەنجەیە بۆ ژنان لە سەرانسەری جیهاندا. لە ئێستادا زانایان دەڵێن ڕێگەیەکی نوێیان دۆزیوەتەوە بۆ دەرخستنی ئەو جۆرە شێرپەنجەیە. دەما کارمەندێک وێنەیە مامۆگرامی بۆ سینگی ژنێکی دەگرە پشتڕا پسپۆرێک بەرێ خۆ دەدەتە وێنەی بۆ گولکا و وەرمینێ. مامۆگرام یان ژی وێنەیە تیشکی ku ji singê jinan tê girtin jiyana gelek afretan ji mirinê diparêzit. Ji salên 1970 were ku mamografî derketiye ji mara mirina afretan bi şêrpenca singan 30% li Emerîka kêm kiriye. Mamogramî baştirîn amîrê tîşkê ye bo girtina wêneyan ji singê jinan. Ji ber ku ger zîpê bihesin derfetek baştir dide nexweşan bi lez çareser bikin. Lê sedasat jî nekarîger e. Car heye ku çi di wêneyê da dernakeve lê şêrpence ye û carna jî şêrpence ye lê çi diyar nake. Wêneyê mamogramî du dîmenî ye û bo 40 heta 50 ji sedê ew jinên singên wan reqin baş e. Kulik û demarên nav singên wan li wêneyê da spî diyar dibin û li wêneyên sêdîmenî da her tişt zelaltir diyar dikit. Dibet wêneyê sêdîmenî da şêrpence derkeve, lêtiyê dû dîmenî da dernekeve. Tiştên veşartî jî hene ku xerciya wan zêdetir e, weke tîşka zêde û her car nexweş bikevite ber teqîkirinê, rengê encamên neraz jî bide. Ji bilî xerciyeka zêde, li lêkolînekê da li 13 nexweşxanên Emerîka diyar kiriye ku wêneyê sêdîmenî 40% rastir e. Bo wêneyekî baştir û zelaltir jî afret dikarin sonera otomatîkî ya singê xwe bi temamî bigirin. Ev teknîkeka nû ye ya taqîkirinê harîkariya me dikit ku nexweşiya şêrpencê li singên jinan bibînin. Bi taybetî ew kesên singên req hene. Sonera otomatîkî bêtîşk e û nêzîkî 5000 wêneyên singî digirit. Ev amêre ne şûna amêrê mamogramê adetî ye. Mamogramê amêrekî herê pêşketiye bû vedîtina şêrpencê ya qunaxa pêşiye li memkê jinan. Lêkolîn berdewam in bo wê yekê ku kîjan teknîk karîgertirin. Bo nexweşên tûşî şêrpenca memkan dibin. Afretên Bakurê Emerîka, Rojava Ewropa û Astralya rêjeya herê pitir ya şêrpenca memkan digirin. Rêxistina tenduristiya cîhanî radigehîne ku 50% ji van kêsan û 6% ji mirinan li welatên nepêşketî ne. Ger em bikarîn zî bizanibin û çareser bikin, her sal bi kêmî jiyana 400,000 jinan wê ji mirinê rizgar bikîn. û li Almanya 2018 çawa hat pêşwazîkirin me raportek ji li roja serê salê li bajarê Kolin yê Almanî heye. لە شاری کۆڵنی وڵاتی ئەڵمانیا خەڵکو و نەتەوە جیاوازەکان پێکەوە ئاهەنگەکانی سەری ساڵیان ئەنجام دەدا لە ناودڵی هەر کەسێکدا خۆزگە و هیوایەک هەیە بۆ ساڵی نوێ کە بۆ ساڵی نوێ بێتە دی. هیوادارم ساڵی 2018 ساڵێکی پڕ ئارامی بێت بۆ هەمووان و دڵتان بکەنەوە بۆ خەڵکانی هەژار لە ئەڵمانیا ئەمە شتێکی زۆر جوانە. ئەڵمانیا یەکێکە لە وڵاتە ئەوروپیانەی زۆرترین ڕێژەی پەنابەری ئەو وڵاتانە ڕووی تێدەکات کە بەهۆی جەنگ و کاولکاریەوە خەڵکەکە وڵاتەکەیان بەجێهێشتووە. ڕەنگە بۆ ئەڵمانەکان بەهۆی دۆخی ئەو پەنابەرانەوە خواسی ئاشتی و پێکەوە ژیان لە بری جەنگ پێش هەر هیوایەکی تایبەت بێت بۆ ساڵی نوێ.
بۆ هەموو کەس خۆشەویستیم دەوێ من بۆ ساڵی نوێی 2010 خۆشەویستی و دڵخۆشی و پێکەوەبوونی جیهان دەخوازم. ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەم شارە بۆ نزا و پاڕانەوە بۆ هێنانەدی ئاواتەکانیان لە ساڵی نوێ ڕویان دەکردە کڵێسا گەورە ناسراوەکەی ئەم شارە کە ناسراوە بە دۆم. ئەوان نزا و هیواکانیان نەک بۆ خۆیان تەنانەت بۆ نەوەکانیشیان بوو. هاتوین بۆ ئێرە تا لەسەری ساڵدا پێکەوە بین. ئاواتەخوازم لە ساڵی نوێدا خۆشی و ئاشتی بۆ هەموو جیهان بێتەدی. لێرە نزای بەختەوەری و ئاشتی بۆ خانەوادە و نەوەکانمان و جیهان دەکرد. ژیار محەممەد دەنگی ئەمریکا ئەڵمانیا. لە تەڤلەهەڤیە بوویێراندا ڕاستی gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rocanan û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgo dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ve cûr ew bingeheke sereke ye bi rastiyê ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan. پیاوێکی تەمەن 89 ساڵان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕزگار دەکرێت لە کاتێکدا ئۆتۆمبیلەکەی دەکەوێتە ناو ئاوێکەوە لە ویلایەتی فلۆریدا. ئەندامانی پاسەوانانی کەناردەریا توانیان ئەو شۆفێرە لە ئۆتۆمبیلەکەی دەربکەن چەند چرکەیەک بەر لەوەی ئۆتۆمبیلەکەی نقم بێت لە شاری پانامای فلۆریدا ئەم ڕووداوە ڕوویدا. پاسەوانانی دەریایی گوتیان یەکێک لە هاوکارەکانیان ئۆتۆمبیلەکەی بینی بوو و دەست بەجێ دەستیان کردبوو بە هەوڵی ڕزگارکردنی. یا هێرۆ ڕاستە دەبینی ژێوی 89 ساڵە ینی ترۆپیلەویستە ناف ئاوێدا ئەو هەزراخوا دەکە ئەڤە دمەهیاویە قەدەری ویا لێتە دیارە هێشتا ژێڕەمایە هێشتا تشتمانە ئەو بکە یان هێشتا ڕووداومانە ئەو پیرەمیرە ببینە لە دنیایەک تایبەت ژی vê dinyayان vî demێک و دەبێت هەستی چۆن بوو بێ دەخی لەو کاتێک کە تۆ ینی کەویتە ناو ئاوێکەوە بە ئۆتۆمبیلێکەوە زۆر زەحمەتە ینی بڕوا بکەی ڕزگارە بیت یەک نازانێت تا نەبینێ تا نەبینێت ئەوەش ڕاستە هیوادارم نەیبینین بەرحاڵ هێشتا ڕۆژاوی پیرەمێری 89 ساڵی نەهاتبوو و ڕۆژمانە و دەبێ دیارە حەز هەیە و ئەو هێشتا تشتان ببینە ئەم پێینا دمەهەیە بەرنامە کوفتنەکشن یا ئیرۆ هەتا ڕۆژاهینی دیگە ڕێز و سڵاوان تەوا کارمەندین بەشکا پشکا خودیا دەنگەمەک تایبەت کارمەندین کورد کونەکشن خدا حافیز کاتێکی خۆش بۆ ئێوە.